سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بەرنامەی ئەمڕۆمان باسی کڕین و فرۆشتنەکەین بە شێوازێکی ئۆنلاین. وەک دەزانن لە هەموو جیهاندا ئێستا بە شێوازی ئۆنلاین ئاسانکاری زۆری بۆ هاوڵاتیان کردووە. ئەمڕۆ لە هاوڵاتیان دەپرسین تا چەندە کڕینی شتومەک و کاڵا بە شێوازی ئۆنلاین ئاسانکاری بۆ تۆ کردووە، یاخود هەوڵ دەدەین لە خاوەنی ئەو پەیجانە بپرسین کە بە شێوازێکی ئۆنلاین کاڵەکانیان دەفرۆشن چۆن متمانەی هاوڵاتیان دەستێنن. لەگەڵمان بن. سڵاو لەبێ خاتوون، تۆ هیچ کاتێ هیچ کاڵایەکە بە شێوازی ئۆنلاین داوا کردووە؟ سڵاو لە تۆش بەڵێ زۆربەی کات هەنیشتەکاندا چونکە ئینسان هەنێجا فریا ناکەوێت بازاڕی شتکە بۆیە زیاتر لە ڕێگەی ئۆنلاینەوە ئیشەکانی ئەکە. وڵای ئۆنلاین ئەبێ زیاتر ئەو پەیجانە بێکەوە زۆر سیقە پێکراون، چونکە هەموو پەیجێک هەیە ئەو باگراوندانی کەوا دەی ئەنێ شتەکانیان زۆر بە جوانی دیارە، بەڵام کاتێک کە ئەیکڕی پەشیمانی حاصلەکەی لەوەیکەوە بەدەست تێناویە و خود نیوەی پارەکەت ئەڕوا قسەشیان لەگەڵا ئەەکەی، بەڵام ئەوەی هیچ بۆ ناگەڕێنەوە. بەشدی پەیجی ئۆنلاین ئەتوانی بڵێ نیوە بە نیوە سیقەی لەسەرە. ئێستا هەموو کەسێک ناتوانێت شتی لێ بکڕێ، چونکە چەندین دیاردەی مردن و یا خود حاڵت چ لە ڕووی خواردنەوە یا خود چ لە ڕووی جلوبەرگەوە ئەو خواردنانش زیاتر کەس ئەوانی کاوە بۆ مەسلەی زەعیفیا و خوشتێک بەکاری ئەهێنن. بەڵێ ڕوبەڕووی مردنیا و خود تووشی نەخۆشی بوونێتەوە، بۆ ئێستا خەڵکەکە زۆر لێی گەڕاوەتەوە بۆتە نیوە بە نیوە. جەنابە متمانەت بەوە هەیە کە شتێ بەوێنە ببینیت و متمانەی پێ بکەیت داوای بیکڕی؟ نەوەڵڵا شتەکە بەڕای من هەتا خۆت ڕوبەڕوو نەیبینیت هیچ سیقە پێکراو نییە. هیچ کاتێ هەبووە شتێکی داوا کردوێت و بەدڵەن نەبوو بێت یان ئەو شوێنت ئاگادار کردبێتەوە کە لێ داوا کردوون؟ ئەروەڵڵا جاری وایە جلوبەرگم داوا کردووە یا خود خواردنم داوا کردووە، مەسەن بۆ نمونە ئەو قیاسی کەوا من داوام کردووە ئەوان چوونەیە بە بچووکتریا و خود قیاسێکیانە هیچ بەعمل ناتوە کە قسەشیان لەگەڵاکەیتەوە جوابت نادەنەوە یا خود جاری وایە بلۆکت ئەکەن. ئەمە بەجدی واکە کە زیاتر سیقەت بە پەیجە ئۆنلاینەکان نەمێنێ. ئەو پەیجانە یا ئەو شوێنانەی کە بە شێوازی ئۆنلاین شتە فرۆشن چۆن متمانەی کڕیارەکانیان بەدەست بێنن؟ ئەویان زیاتر ئەکەوێتەوە سەر ئەو پەیجانە کاتێکەوە تۆ شتەکە وەکو خۆی بڵاو ئەەکەیتەوە وەکو خۆشی ئەگاتە دەستی کڕیارەکەی ئەوە کەستیقە زیاتر پێیاکات لای کەسێکی تر قساکە. ئەمە ژواکاتکەوە هەمووی ڕازگۆی زۆر گرنگە لە پەیجەکانی ئۆنلاینە. بەڵێ ئێمە بۆ 6 مانگ ئۆنلاین کڕیوە، بووە بە وەختیش بۆ شتمان کڕیوە جاروبارێک نەک بڵام زۆریش. باشە جەنابەت هیچ کاتێ ئەگەر لە وێنەیە کاشتە ببینی چۆن متمانە و پێی هەیە کە ئەو شتە داوا بکەیت؟ وڵی متمانەکە ئەمێنێتەوە لەسەر تاقیکردنەوەی یەک کەڕەت و دوو کەڕەت ئێمە شت بێنین. مەسەرەن بووە بۆمان هاتووە دەفعە دوو دەفعە بۆمان هاتووە
دروست دەرهاتوە دوایەوە متمانەمان کردووە داوامان کردوێتەوە ئەویش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بۆ ئەو کەس بۆ ئەو کەناڵانەی کە بە ئۆنلاین دەفرۆشن هەمویان بەڵام هەمویان ڕاست هەمووشیان ڕاست نین بەڵام ئەمە بووە شیشمان کڕیەوە و باشیش دەراتوە خراپ نەبووە. هیچ کاتێ هەبووە شتێک کە داوا کردبێت کە هاتبێ بۆ وەکو ئەو نەبوو کە داوات کردووە؟ بەڵێ لە قیاسا فەرقی بووە لە سایزە فەرقی بوو. ئەی چیت کردووە گەڕان دوو دەتەوانەیان ئەو شوێنە بۆی گۆڕیویت کاردانەوەی چۆن بووە؟ وەڵا بۆی گۆڕیوینەوە من بووە شت خۆم نردومەتەوە بۆی گۆڕیوینەوە و شاد بووە بە دووجاریش بووی نردوین شتەکە قیاسی ئەمە نەبوو دووبارە نردومانەتەوە بووی جێبەجێ کردوین. کەواتە ئەگەر کاڵا فرۆشتن بە شێوازی ئۆنلاین بێ ئاسانکاریە بۆ هاوڵاتی؟ 100% ئاسانکاریە 100% ئاسانکاریە شتەکە ئەگاتە دەست و بەڵام ئەگەر ئەوەی بکە خۆتەتەوێ ئەوەی بکە ئەو قیاسی کە خۆدەتەوێ بەڵام ئەوەش بازم گەورەی هەیە شکۆلەیی هەیە ئەینا شتەکان باشە نێرن خراپ نییە. ئەو خاوەنکارانەی کەشت بە ئۆنلاین ئەفرۆشن کەلوپەل بە ئۆنلاین ئەفرۆشن چی بکەن بۆی متمانەی کڕیارەکانیان نەدۆڕێنن؟ وەڵا ئەبێ کارێ بکەن کە ئەو شتەی کە داوایەکەن ئەوە بنێرن متمانەی خۆیان بەوە بەدەستبێنن کە ئەو شتەی داوایەکەن ئەوەیان بۆ بنێرن شتەکەیان بیزەبت ئەوە بێ کەیفێتی شتەکەیان باش بێت لەسەرەوە بێت هەر ئەوەی کە من ئەیبینم ئەوە داواکەم ئەو شتم بۆ بنێرە. کەواتە ڕازگۆیی گرنگە؟ 100% ڕاستگۆی گرنگە ئەرەوەڵا. ئێمە خۆمان دوکانمان هەست پێیجیشمان هەست بۆ کەسگەلێک کەنینە ناوشارەکە یان کە دەستڕسییان نیە بێنە دەرۆ ئەو پێیجەکە داواکەن لەسەر پێیجەکە هەرچێکیان کە گەرەک بێ ئێمە ئێنەرین بۆیان. ئەیت خۆ وەکو ئەوەی کە شتێ بکڕی متمانەت بۆ هەیە کە شتێک لەوێنەیە ببینیت و داوای تو بیکڕیت؟ حقیقەتی منو کە ئانلاین دەسێنم ئەشێ ئەوڵ مطمئن بم لۆ یەک نەفەرە یانە مطمئن بم شوێنێکی هەست یا ئینکە پەیجەکەی معتەبەرە ئەوڵ کامنتەکانە خوێنەوە من یەکی خۆم شخصن خۆماوامە کامنتەکانە خوێنمەوە کەسکەلێک کە خەریدیان کردوێت تەشەکۆریان کردوێت ئیتە مطمئن ئەوم ئەو وەختە خەریدەکەم. ئەی تا چەند هەتا ئێستا گە شتێکی داوا کردبێت و لێ ڕازی نەبوو بیت کاردانەوە چی بووە؟ من زیاتر چتکە لێ داواکەم کە مەسەڵەن ئەوە نەوێت پوشیدەنی نا بیشتر ئەکسسوارات ئەو چتکە لە داواکەم چۆنی تر مطمئنم کە ئەتانم ئیسفادە بکەم وەلێ بۆ نمونە شخصان خۆمەژمی شاید کەسکەلێکتر وانەوەن شخصان خۆم لباس کەمتر داواکەم لباس جۆرێکە کە ئەشە بیکەمە بەرم بزانم زەریفە لە بەرماڕێکە وێسێ ئاوا ئیتر وەلێ خۆفرە کەسکەل هەم من هەر ڕەفێق خۆم هەست ئەسان هیچ وەخت ناچێتە دوکان خەریدکە هەمیشە بە پێیج دەسێنە خۆ پێیجیش فرە چت خاستێکە فرە وەختکە لێ من ناتایم بچینە دەرە فرە وەختکەل فرە کارگەلمان هەست لە ها لە چەند جێگە بە پێیجەکە داوایەکەم فرە ڕاحەترە بۆمان. ئەی متمانەت هەیە خواردن داوا بکەی بە شێوەی ئۆنلاین یاخود هەنێجار دەرمان و موادی جوانکاری؟ وەڵا ئەگەر جێگەکە پێشتر چوێتم مثلا من غەزا بۆ نمونە لای خۆمانۆ غەزا بۆ نمونە زیاتر بە ئۆنلاین داواکەم فرر زووتر ئەگەیتە بەرۆ بعد ڕاحەتتریشە لە ماڵیشە ڕاحەترەتانم بخۆم ڕاحەتترە بۆ وەسایل ئاڕایشی و دار و ئەوانش ئەگەر جێگەکە هەروەکە ئەرزم کە لە خەمەتانە بیشناسم یانە قبلتر بەلایەوە خەریدم کردوێت حتمما داواکەم چۆن ئەو جێگەیەک ناسیاگا ئیتر ڕاحەتە بۆ مەتانم اطمینانکەم. ئەی بەڕای تۆ ئەو کەسانی کە بە ئۆنلاین کڕیار بە خۆیان پێیان چی بکەن بۆی متمانەی کڕیار بەدەست بێنن؟ ئەوە کەسایکەن جنسەکان خاص بێ کوالیتیان بەرز بێ سارەکەی گونجاو بێت ئەتمادی ئەو یەک نەفرە جەلب بکەن قەتعەن ئەو یەک نەفەریشە بۆ کەسکەلتر قساکات لە خەراب ڕەفێقا دۆستا قۆمە قساکە هەر ئاوا تەرەفدار پێیاکات حتا ئەگەر جێگەیەکیشی نەوێ فەقەت پێیج بێ لە ماڵەوە کارکە یا جێگەیەک فرە بوچک بێ ئەوەسە کە ئەوەڵ ئەو ئیتمینانە بین بە تەرەفەکانمان بین بۆ کەسکەلەکە خەریدەکەن بەلامانەوە.
هاتون گیان تۆی چ کاتێک کڕین و فرۆشتنە بە ئۆنلاین کردووە؟ گیانەکەم بەڵێ هەر لە ئێران ئێستا من خۆم ئێرانیم خەڵکی سنەم لە ئێران هەموو بە ئۆنلاین شتە کڕنی تر دوکان زۆر ناڕۆن هەموو شتێک لەبەرەوەی کە زۆر شۆن هەیە کەسی قەمان پێەیە و ئەتوانین ئەتمادیان پێ بکەین و شتیان لێ بکڕین. تا چەنە متمانەت بەوە هەیە وەکو خۆت شتێک بەوێنە ببینیت و داوای بکەیت و بیکڕیت. کە شۆنێ بناسیت بزانی کە پێشتر چتت لێ کڕی بێ مشکلت نابێت درەتانی سیقەکەی هەموو شتێکی لێ بکڕی من شتی ناماڵی خۆم زۆر شت هەر بە ئۆنلاینێ کڕم. هەتا ئێستا هیچ شتێکی داوا کردو و لێ ڕازی نەبوو بی وەکو وێنەکە نەبوو بێ کە بینیتە؟ نا تایسەوە نەبووە. باشە ڕازی بووم. ئەو شوێنانەی کە بە تایبەتی شت بە ئۆنلاین ئەفرۆشن چی بکەن بۆی متمانەی کڕیار بەدەست بێنن؟ هەبێ کوالیتیەکەی بەرز بێت کە بتوانێت خەڵک ڕاکێشێ من کە شتێکە کڕم ئەگەر ڕازی بم دووبارە لەو شۆنە داوای شتەکەمەوە. کاتە تۆ بە ئاسانکاریدا ئەنەی شت کڕین بە ئۆنلاین وەکو ئاسان کات بۆ تۆ گەڕێنت زۆر ئیتە پێویست ناکە من بڕۆمە دەرەوە 3-4 ساعت بگەڕم بە دوای شتێکە کە ئەی بینم حەزم لێ بێ داوایەکەم و تێتە بەر دەرگاکەم. ئێستا ڕێگەی ئۆنلاین زۆر ئاسان بۆ هەمومان و کۆبینی شتێکی بڵاوە هەمومان ڕۆژانە بە ئۆنلاین داوای هەموو شتێک ئەکەین ئێمەش بە پێویستمان زانی بۆ ئەو خانمانەی کە دەوام و شتیان هەیە یان کاتیان نییە یان شتێکیان هەیە لە ماڵەوە دەست بکەین بە ئیشی ئۆنلاین کەواتە جەناب بە پیج هەیە و بە ئۆنلاین ئیشەکە و چێتوانی باسی ئیشەکە بکەیت؟ بەڵێ من نزیکی ساڵێک ئەبێ دەستم کردو بە دروستکردنی خواردن و خواردنە کوردەوارەکان بۆ خەو خانمانی کە زیاتر کە دەوامیان هەیەیان کە مەجاالیان نییە و گەیاندنیشمان هەیە بۆ هەموو ماڵەکان ئەیگەینی بەردەمی ماڵەکانیان بە شێوەیەکی ئۆنلاین بە شێوازی ئۆنلاین شتەکانت ساقەکەیتەوە چۆن متمانەی کڕیارەکانە بەدەستدەهێنی؟ من وەکو خۆم هەموو کاتێک گوتومە متمانەی هاوڵاتیان لە پێش کارەکەمەوەی لە پێش قازانجی خۆمەوەیە چۆن خۆم حەز ئەەکەم بۆ نمونە ئیشێکی پاکوتەمیز یان شتێکی پاکوتەمیزم بەدەستکەوێت ئەو خەڵکەش مافی خۆیەتی یعنی کە شتێکی وای بەدەست بکەوێت بۆیە هەموو کاتێک متمانەی هاوڵاتیان زۆر گرنگترە لە دەستکەوتنی قازانج بۆ خۆم سپاس بۆ خۆش متمانێکی زۆر باشمان بەدەستێناوە تا ئێستا زۆر باشە کە تۆ پیجێ هەبێ بە ئۆنلاین فرۆشی بێگومانە بێ وێنە بگری تا چەندە گرنگی بە وێنەگرتنی خواردنەکان و ئەو شیرینیانە ئەدەی کە وێنەیانەگریت و بۆیە هاوڵاتیان بیان بینن خۆی وێنەگرتنەکە نیوەی جوانی خواردنەکە دەرئەخات ئەگە بگرە زیاتریش دەرئەخات من وەکو خۆم زۆر گرنگی بەوە ئەیام پێشم وایە ئەگەر لە پێی جوشتەکانە سێ بکەن زیاتر عنی زۆر گرنگیم بەوەیەوە کە لە پێشەوەی تامەکە بگات بەدەمی هاوڵاتیان وێنەکەی ئەزانن کە چۆنە تامەکانی خوارد باشە هیچ کاتێ کە وێنەیەکە ناردۆ بۆ کەسێک ئەو کەسە گلەی لێنە بۆ بڵێ وەڵاوکو وێنەکە نییە؟ سپاس بەخوای گەورە تا ئێستا لە دەستخۆشی زیاتر هیچ کلەیەکم بۆ نەهاتێتەوە کەواتە بە ئاسانکاریدا ئەنەی کاتێ بۆ ئەگەڕێنێتەوانێ ڕێگە و بە کورتەکاتەوانێ؟ بەڵێ زۆر ئاسانە بەتایبەت بۆ ئەو خانمانەی و کوتم کە دەوام وشتیان هەیە یان ناتوانن ئاسانکاریکی زۆرە بۆیان و ئێمە بە شێوەیەکی ڕاستەخۆی گەینینە بەردەمیان هەر خواردنێک کە حەزیان نەبێت بە شێوەیەکی ڕاستەخۆ گابەردەستیان ئەگەرەوان کاتیان نەبێت بۆ دروستکردنی زیاتر تۆ کوالیتی ئیشەکانە لە چیا ئەبینیتەوانێ؟ پاکوتەمیزیە تام و لەزەتە چ شتێکە؟ وەڵاهی ئەکید پاکوتەمیزیەکە پێش تام و لەزەتەکەیە ئیتر تۆ کە گرنگیشیە بە پاکوتەمیزی ئەو کاتە لەزەتیشیە بێت خواردنەکەت.
بەڕاستیم وای لاینە من زۆر کە ڕەدەسیان بڕیوم یعنی شتەکە ئەوەی کە پیشانە دێن لە ئۆنلاینە شتێکی جوان ڕێکوپێک کەشخا وا لێکن کە سەرنجڕاکێش بەڵام کە بۆ دێنن ئەوە نییە بۆ سیعرەکەشی دەستبڕینە ئیتر من هیوادارم خەڵق بەوە تێنەکەوێ و بازاڕەکەمان هەموو شتێکی تایە هەموو شتێکی جوانمان هەیە هەموو شتێکی پاکمان هەیە هەموو شتێکی کوردەواریمان هەیە پێویست ناکە ئەم ئۆنلاینە دەستمان ببرن و شتی خراپمان بۆ بنێرن و نرخێکی گرانیش بێت کەواتە تۆ شتە داوا کردو بە شێوازی ئۆنلاین وەکو ئەوە نەبوو کە لەوێنەکە بینیوتە کاردانەوەی تۆ چی بووە؟ بە هیچ جۆرێک ئەو شتێک کە من داوام کردو ئەوە نەبووە بۆ کاردانەوەشم ئەوە بۆ کە من تەلەفۆنم بۆ کردوون بەڵام جوابیان نەبووە ئینەکان داخزۆتەوە شکە دەستبڕین بووە مەسەلەکە ینی کەواتە بۆشیان نەگۆڕێویت شتەکە نەخێر بۆشیان نەگۆڕێ بەڕای تۆ ئەو شوێنانە کە شت بە ئۆنلاین نەفرۆشن چۆن متمانەی هاوڵاتی بدەستبێنن؟ متمانە ئەوەیە کە ڕازگۆبی ئەگەر ڕازگۆ نەبی شتەکە ڕاز نەبێ سەرڕاز نەبی لەگەڵ بینەرە لەگەڵ خەڵقا هەمیشە تۆ دۆڕاوی کەواتە تۆ زۆر متمانەوە پێ نییە بە ئۆنلاین شت بکڕۆرێ بە هیچ جۆرە متمانەم پێیان نییە ئەیمامە گیان تۆ هیچ کاتێ لەوێنەیە کا شتێکە بینیوە و داوا کردبێت کڕیبێت من داوام نەکردووە هیچ شتێکە تا وەرەقنەی لێ بگرم بزانم ئەوەی داوام کردووە بۆ میێیان نە ڕاستیەکەی نەبکردو داوام نەکرد تا ئێستا مەستا فەرمیە لە بازار شت زۆر ئەوەی کە بێ سێچەی کردیارێ خۆی و پێویست ناکەیتر زیاتر خۆت حەزەکەی بچی بۆ ناو بازار ئاوەڵا مە شتە پێویستە بن. بەڵێ بینێرانی ئازیز و خۆشەویست بەم جۆرە هاتنە کۆتایی بەرنامەی ئەم جارە کە تایبەت بوو بە کڕین و فرۆشتنی کاڵا و شتومەک بە شێوازێکی ئۆنلاین هەتا بێگەشتنەوەیەکی ترمان بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.